بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت وەم کاتە و گەشت کاتێکتان باش. خۆشەویستانم کارزان مەحمودم. خۆشحاڵم لە ڕووماڵێکی تایبەت بە پرسی ئاگربەستی جەنگ و دەستپێکردنەوەی دانووسانەکان لە نێوان ئەمریکا و ئێران لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبم. خۆشەویستان هەموو لایەک دەزانن کە دوای 39 ڕۆژ لە جەنگ و ڕووبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە ئەرزی واقعدا جەنگ هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە و ئەمریکا و ئیسرائیل هیچ خاڵێکی استراتیژی کە دیاریان کرد و پێش جەنگەکە بەدەستیان نێنا. دوجار بەپێی ئەو دەستپێشخەرەی کە پاکستان کردی هاتوونەتە ناو ئاگربەستێکی 14 ڕۆژیەوە 2 هەفتەییەوە. لەناو ئەم ئاگربەستەدا دانوستان پرسێکی تازەیە کە ئەمڕۆ یەکەم گەڕی دانووسانەکان جارێکی دیکە لە نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران لە ئاستێکی زۆر باڵادا بەڕێوە دەچێت. پرسە هەرە سەرەکیەکە و پرسیارە سەرەکیەکە بۆ ڕای گشتی و جیهان ئێستا کە چاوەڕوانێتی ئەوەیە کە لەم دانوستانەدا ئەمریکیەکان دوای ئەوەی کە بە جەنگ نەیانتوانی پرسەکەیەک لا بکەنەوە دەیانەوێت چی بەدەست بێنن. پێشتر دەیان جار ئەمریکیەکان وەسفی ئێرانیەکانیان کردووە کە ئەوان لە دانوستاندا زۆر زیرەکن و پشوو درێژن و هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ ئەوان براون. ئایا لەم دانوستانی ئەم جارەدا کامیان براوە دەبێت لە کاتێکدا کە ئێرانیش زەربەیەکی زۆری لە جەنگی 39 ڕۆژە و جەنگی 12 ڕۆژە بەرکەوتووە. بەر لەوەی کە دانووسانەکان دەست پێ بکەن بۆ دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ ئێران کۆمەڵێک خاڵی گرنگی هەن کە ئەمریکا دەبێت بۆی جێبەجێکە. یەکەم ئازادکردنی پارە بلۆکراوەکان و خستنە ناو ئاگربەستی لوبنانیشەوە، چونکە ئێران بە بەشێک لە خۆی دەزانێت لە ڕێکەوتنی استراتیژی و ئەمریکا چاوەڕێ دەکات چی بباتەوە جگە لەم خاڵانە. ئێران دەیهەوێت دوای ئەوەی کە سەرکەوتنی بەدەستهێناوە ڕژێمەکەی نەڕووخاوە بەرەنگاریەکی بێوێنەی کردووە کە جیهان چاوەڕوانی ئەوەی نەدەکرد لەم دانووسانانە کە لە ناو جەنگدایە ئاماژەم پێکرد چی دەست بکەوێت. ئەمانە و کۆمەڵێک پرسی هەنووکەی دیکە کە ئێستا هاتوونەتە پێشەوە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز، چاودێری سیاسی و شارەزا و پسپۆری زانستە سیاسیەکان لە بەریتانیا و ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت بۆ شڕۆڤەیەم بابەتە. کاک دکتۆر سڵاو لێبێت وەم کاتت باش. سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان. ئێستا لە نێو دانووسانێکی نوێداین ئەمە سێم گەڕی دانووسانە لە نێوان ئێران و ئەمریکا. دانووسانەکە لە ناو ئاگربەستی جەنگدایە بە نێوەنگیری پاکستان. لە مێژوودا لە زانستە سیاسیەکاندا هەبووە لە ناو ئاگربەستێکی جەنگدا دانووسان دەست پێ بکە. من دەمەوێت بزانم ئەم جۆرە دانووستانانە لەم تەوقیتانەدا سەرکەوتون یاخود چانسی سەرکەوتنیان کەمە؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان و هەروە بۆ بینەرانی کەناڵەکەشتان. ئەلبەتە بابەتی دانووستان و گفتوگۆکردن ئەمە بابەتێک نییە شتێکی نوێ بێت لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا لە جەنگدا، بەڵکو وتراوە ئەو کاتێک کە جەنگ دەست پێ دەکات هەوڵەکانی دیبلۆماسی هەوڵەکان بۆ گفتوگۆکردن و کۆتایی هێنان بە شەڕ و ئاگربەست دەست پێ دەکات. واتە ئێمە لەو ساتێک کە جەنگەکە دەستی پێکرد چاوەڕێمان دەکرد کە هەوڵەکانی بەردەوام بوون بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک، گەیشتن بە ئاگربەستێک، گفتوگۆکردن لەسەر ئەم جەنگە و شێوازی کۆتایی هێنانەکەی دەست پێ بکە فعلەن هەبووە و بەردەوامیش هەبووە. بەڵام ئەم کۆبوونەوە ڕاستەوە خۆیە، ئەم بڵێن گەڕی نوێی دانووستانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران لە پاکستان ڕاستەوخۆ لەگەڵ یەکتریدا بەڕاستێمە لە سەردەمی جمهوری ئیسلامی ئێراندا شتیوان نەبووە، بەڵکو بە شێوازێکی ناڕاستەوە خۆ گفتوگۆیان کردووە. ئێستا بە شێوازێکی ڕاستەوە خۆ گفتوگۆ دەکەن لە پاکستان. ئەلبەتە ئەمەش نابێت چاوەڕێ ئەوەی لێ بکەین کە ئەمڕۆ کۆبوونەوە و ئێتر هەموو شتێک کۆتایی پێ دەبێت. پێم وایە ئەمە سەرەتایەکە پێی دەچێت گفتوگۆکان تەنها خاڵێک نییە لەسەر ڕێکەون و ئێتر کۆتایی بە هەموو شتێک بێت و ئاشتی بەرقەرار بێت. 47 ساڵە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران ناکۆکن، ململانیان هەیە تا گەیشتە ئەوەی کە ئێستا ئەو جەنگە چ ڕۆژێک کە بینیمان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل بە توندی لە ئێرانیاندا، ئێرانیش بەرپەرچی دانەوە. واتە ئێمە لە جەنگێکی حەقیقیدا بووین، بەدەر لەوەی کە لە مانگی 6 ڕابردوو 12 ڕۆژ جەنگی ئیسرائیل ئەمریکایش وجودی هەبوو. بەڵام دەبێت باس زۆر بکەین ئایا خواستەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا یا خواستەکانی ئیسرائیل یا خواستەکانی ئێران لەم جەنگەدا چی بوون و چیان دەویست وایە چیان بەدەستهێنا. ئەلبەتە حەزەکەم لەوەجە زۆر وترابێتەوە، بەڵام دووبارەکردنەوە خراب نییە. ئەویش ئەوەیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لە سەرەتای جەنگەکەوە ڕایان گەیان کە ئەوان
توانە موشکەکانی ئێران لە ناو دەبن بەرنامە ئەتۆمیەکەی کاول دەکەن و هەروەها سەرکردەکانی لە ناو دەبن و ئیتر لە ڕوانگەی ئەمانەوە وا دەکەن کە کاریگەری ناوچە خۆڕڵاتی ناوڕاست کەم بێتەوە بەڵام ئێستا کە دەبینین وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ کەسانێکە گفتوگۆ دەکات لەگەڵ دەوڵەتێکا گفتوگۆ دەکات کە هەر هەمان ئەو کەسانن کە لە ئێراندا بە پارێزگار یا بە محافزکار ناسراون و دەستیشان لە ناو دەسەڵاتایە و بڕیاری کۆتایی و ئەخیر لە لای ئەمانە گفتوگۆ دەکات لەسەر چی لەسەر هەمانە و خاڵانی کە پێش جەنگەکە قسەی لەسەر کردووە سەرڕای ئەوەیش چاوەڕێی ناوازبوونی ئێرانیان دەکرد هەرچەندە من ئەمە دەڵێم کە ئێستا ئێران داوا ئەکا شەڕی لوبنان بوەستێنرێ و ئاگربەستەکە ئەوەش بگرێتەوە ئەمەش ناکۆکی دروست کردو لە نێوان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و لە نێوان ئیسرائیلدا سەرم بابەتە چونکە ئیسرائیلەکان دەڵێن نابێت ئاگربەست لوبنان بگرێتەوە ئێرانش دەڵێت دەبێت ئاگربەست هەموو بەرەکانی مقاومە بگرێتەوە بۆیە سەرڕای ئەوەی کە ئێرانیەکانش لە بەرامبەردا تووشی ماڵکاولێکی زۆر بوون بنیەی عەسکەریان کارەساتی بەسەردا هاتووە لیان دراوە بە شێوازێکی زۆر خراپ بەڵام لەگەڵەوەشدا ئێستا دەوڵەتەکە ماوەتەوە سیستەمەکە ماوەتەوە حەزەکەم لەرەوە ئەوە بڵێن کە قۆنسوڵی گشتی ئیسرائیل لە ڕابردوو کە لە نیویۆرک قۆنسوڵ بۆ ناوی ئالۆن پانیکسە ئەم کابرایە دەڵێت ترامپ بێئەمەل بووە لە ناتانیاهۆش بێئەمەل بووە لە ترامپ بۆ چونکە دەڵێ ناتانیاهۆ وعدی بە ترامپ داوە کە ئێران ناتوانێت لە دەوڵەتانی کەنداو بدا بینیمان موشکبارانی کردن و بەردەوام بوون ترامپ وعدی پێدرا بوو لەلایەن ناتانیاهۆوە کە ئێران ناتوانێت گەری هورموز دای بخات دایشی خست ترامپ وعدی وەرگرت بوو لە ناتانیاهۆ کە لە سەرەتای لێدان لە ئێران خەڵکی ڕادەپڕن و نظامەکە و سیستمەکە دەگۆڕن بەڵام هیچیان نهاتووە ئێستا بارودۆخەکە وای لێ هاتووە ناتانیاهۆ بێئەمەل بووە لەوەی کەوا ترامپ بەردەوام بێ لە جەنگەکە لەگەڵیدا و ترامپیش ناومێت بووە لە ناتانیاهۆ کە ئەو وعدانەی کە دای بوو سەبارەت بە جەنگی ئێران بەدی نەهاتوو بۆیە هەردووکیان جۆرێک لە ناکۆکیان لە ناواندا دروست بووە و لێرەوە دەڵێم سەرڕای ئەوەی کەوا جەنگی ئێران ئەمریکا ناکۆکی نێوان هاوپەیمانەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر ئاستی ئەوروپای لێکەوتەوە ناکۆکیشی لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لێکەوتۆتەوە ئەمە سەرڕای ئەوەی ئەمە ناڵێن کە ئێرانیەکان ئێستا بەبێ هیچ زیانێک لەم کەشە دەرچوون نەخێر ئێرانەکان زیانی زۆر گەوریان بەرکەوتووە بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە ناتانیاهۆ دەیویست کە سیستمەکە لێوە بگۆڕی حکوومەتەکە بڕوخی ڕژێمەکە بڕوخە سیستمێکی نوێ بێتە کارەوە بەدی نەهات و ئێرانەکان تا دواساتی جەنگەکەش ئاگربەستەکەش موشکەکانیان بە ئاسمانەوە بوون و ئەمەش دەرخەری ئەوەن کە توانای ئێران لە بواری موشکیدا بە ئەم ڕۆژە لەناو نەبرێن. دکتۆر ئیبراهیم کاتێک جەنگ دێتە پێشەوە کە ئاگربەست بە بنبەست بکات هەرچەندە دووخولی ڕابردوو دانوستان ببوورە بە بنبەست بکات هەرچەندە لە دووخولی ڕابردوو دانوستانەکان بە بنبەست نەگەیشتبوون لە ناو دانوستاندا ئەمریکا و ئیسرائیل هێرشیان کردە سەر ئێران بەڵام ئێستا دەبینین کە جەنگ ئەم جاریان بە بنبەست گەیشت لەسەر ئەم مێزەی ئەمڕۆ لە پاکستان دانراوە لە نێوان ئەمریکا و ئێران کامیان بەهێزترن دکتۆر؟ من پێم وایە ئێستا چانسی هەردوو لایەن وەکو یەک وایە بۆ چونکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێویستی بە ئاگربەستە پێویستەکان کوتای بەم جەنگە بهێنێت ئەمە لەلایەک بە کۆمەڵێکی ئێعتیبار و هەروەها ئێرانەکانیش پێویستیان بەوە هەیە کە کۆتایی بەم جەنگ و ماڵکاولێ بێنێت کە بەسەریانەوەیە ئەمە دوو کابەتە هەردوو لایەن لە واقعەکە تێگەیشتوون کە بەردەوام بوونی جەنگ لە مەساڵح و بەرژەوەندی هیچ رابێکیان نێ ئیلا لە بەرژەوەندی ئیسرائیلدا نەبێت بۆیە سەرڕای ئەوەی کەوا ئیسرائیل و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هاوپەیمانی مێژووی یەکترن و لەم جەنگەشدا پێکەوە ئەم بڕیاریان داوە و بگرە ئیسرائیلەکان ئەمریکەکانیان پەلکێشی ئەم جەنگە کردووە بەڵام لە هەمان کاتدا لە بەرژەوەندی و ترامپ و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نیەکەوە ئەم جەنگە بەردەوامی پێ بدا بۆیە پێم وایە هەردوو لایەن لە واقعەکە تێگەیشتوون کەوا کۆتاییێنان بەم جەنگە بۆ قۆناغێکی ئایندا دەستپێکردنی سەردەمێکی لە نێوان هەردوولاندا پێویستی قۆناغەکەیە بۆ هەردووکیان بۆیە
بە ئەنجام بەگەیشتنی گەڕی ئێستای دانوستانەکان لە 100 بە نیوە واتە ئەکرێت بڵێن لە چرکە ساتێکدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەژێر فشاری ئیسرائیلەکاندا دەست بە جەنگ بکاتەوە و ئەشکرێ بڵێن ئێرانیەکانیش لە دواساتی ئەو فشارە زۆرانەی کە لەیان دەکرێت لەلایەن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە بۆ کۆتاییانان بە توانە بالیستیەکانیان بۆ وازهێنانیان لە لوبنان و حوسیەکان و عێراق و ئەو ناوچانە کە ئەمەش بۆ بەڕاستی دەرخەری ئەوەیە کە ئیتر ئێران لە چوارچێوەی جوگرافە سیاسەکەی خۆی نەچێتە دەرەوە ئایا ئێران ئەمە قبوڵ دەکات ئەگەر قبوڵی کردەوە کات دەبێتە دەوڵەتێکی هامشی لە ناوچەکەدا وەم پێم وایە ئەمانە قورسن کەوا ڕێکەوتنی لەسەر بکرێ بە شێوازێکی زووی واتە بە سەریعی بەڵکو کاتی دەوێت پێویستی بە گفتوگۆیەکی بەردەوام هەیە بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێ کە ئیتر ئێمە لە دوا ساتەکانی جەنگدا لە نێوان ئەم دوو وڵاتەدا بۆیە دەکرێت بڵێن 47 ساڵی ململانی ئەمان ئەگەر بەم جەنگ بە ئێستا گەیشت بێت لە دوای چەند ڕۆژەکەوە ئەمە پێویستان بە چەندین چەند ڕۆژی تر هەیە بۆیکەوە ئەم گفتوگویانە بەرهەمێکی لێ ببێت. دکتۆر ئیبراهیم ئێران لایحەیەکی بڵاو کردوەوە 10 خاڵ وەکو پێشمەرجی دانوستان و گفتوگۆ لەگەڵ ئەمریکەکان هەموو جیهان دەخاڵەکەی بینی و ئەگەر چی ئەمریکا دەڵێ ئەم دەخاڵە ئەوە نیە کە ئێمە لەسەری ڕێکەوتوین مەبەستەکەمەوەی قسەی ئێرانیەکان دیارە بۆ ئەم دانوستان و گفتوگۆی پاکستان بەڵام ئەمریکیەکان دوای ئەوەی بە جەنگ نانتوانی ڕژێمی ئێران بڕوخێنن داواکاریەکانی ئەوان ڕوون نییە ئەوان چیان دەبێت بۆچی داواکاری ئەوان غامزە تا ئێستا داواکارەکانی ئەوانش دیارن ئەو 15 خاڵێکە لە ڕابردووە خسوانە ڕوو وتەبێژەکەی کۆشکی سپی ئاماژەی پێکردووە کە ئەو 15 خاڵە بنەمای گفتوگۆکردنەکانیانە هەرچەندە دە خاڵەکەی ئێرانی ژاڵن ئەمە بنەمای گفتوگۆی کابەتە هەردووکیانێکیان بە 10 خاڵەوە دەچێتە ناو گفتوگۆ ئەوش ئەمە 15 خاڵە دەچێتە ناو گفتوگۆ هەرچەندە ئەم خاڵانە هەندێکیان هاوشێوەی یەکترینی واتە تەوارەکانی هەندێکیان دژێکیشن دکتۆر ئیبراهیم بەڵێ آخر لەم تەوارەکانیان هاوشێوەن بەڵام ناوکرۆکی تەوەرەکانان دژبەیەکن بۆ نمونە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت دەبێت بەرنامەی ناوەکی ئێران بە تەواوەتی لابگرێت ئێرانەکان دەڵێن نەخێرەوە بە بواری ئاشتی بەکاری دێنین بۆ بواری مەدەنی بەکاری دێنین ئەمە گفتوگۆکە بەڵێ لەسەر ئەوەیە شێوازی چۆن ئیدارەدان و شێوازی گەیشتن بە ڕێکەوتنە لە نێوان ئەوەی کەوا بە تەواوەتی نیان بێنێ کە نەتوانن ئێرانە پێێنن وە لەلایەکی شەوەکە نتوانن چەک بەدەست بن ئێرانەکان خواوەتوان ئێمە چێکیاتویمان بەدەست ناوێت و بەدەستیشی ناری ئەم براوەتە بەڵام وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت بە تەواوەتی پیتاندنی ئێرانە لە ئێراندا ناوێت بێت و ئەو ئێرانە پیتەنراوەش دەبێت ئێران ببرێتە دەرەوە بۆیە ئەمە خاڵی ناکۆکیانە بەڵام تەوەرەیەکی سەرەکی بابەتەکەیانە تەوەرەیەکی تری چیان بریتە لە دەسەڵاتەکان یان نفوزی ئێران لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست ئایا ئێران دەستبەرداری حیزبوڵڵای لوبنانی دەبێت ئایا ئێران دەستبەرداری گروپە چەکدارەکانی پاڵپشتیکراو لای ئێرانەوە لە عێراقدا کە پیانەوەی بەرەی مقاومە دەبێت ئایا دەستبەرداری حوسەکان دەبێت ئەگەر دەستبەرداری ئەمانە بێت کەوابەتە ئێران تەسمونێکی تەواوە هەرچەندە ئێستا سەرەڕای بوونی ناکۆکی لەسەر ئاگربەستەکە ئێرانیەکان دەڵێن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئیسرائیل پابەندین بە ئاگربەستەکەەوە بە تایبەتی لە شەڕی لوبناندا کە ئیسرائیل بەردەوامە لە لەدانی حیزبوڵڵا و لەلایەکی تری شەوەوان دەڵێن نا تۆش پابەند نیت بە ئاگربەستەکە چووکە ناڵی گەر و هورمز بکرێتەوە ئەمش دەڵێ لە بەرامبەرەوەی کەوا لوبنان تۆ بارانەکرێ قەسف دەکرێت و حیزبوڵڵا لە جەنگەکەدایە بۆی ئەگەر ئاگربەستیەوە نەکرێ منیش بەڕاستی گەر و هورمز ناکەمەوە بۆیە لەژێر ئەم فشارەدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتون کە ئەم هەفتەی ئایندا ئیسرائیل ڕاستەوخۆ لەگەڵ لوبنانە قسە بکات لەسەر شێوازی ئاگربەست گەشتن بە ڕێکەوتنێک وەکو ئیسرائیلەکان دەڵێن چەکدانانی حیزبوڵڵا بەڵام چەکدانانی حیزبوڵڵا بەڕاستی بە لوبنانەکان و ئیسرائیلەکان ناکرێت ئەگەر بە لوبنانەکان بیان کردبایە حکوومەتی لوبنانی ئەوە پێویستی بە ئیسرائیلەکان نەدەکرد و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نەدەکرد ئەگەر ئیسرائیلش بیتوانیا بیکات ئەو کاتە لە مێژە کردبوو یعنی حیزبوڵڵا دوای حەسەن نەسروڵڵا و کە قیادەکانیشان لە ناوچوون چاوەڕێ دەکرات زۆر لاوازن بەڵام لەم چەند ڕۆژە ڕابردووە بینیمان کە حیزبوڵڵا سەرەڕای ئەو هێرشە بەردەوامانەی کە لە سەریان بووە توانیویانە بەرپەرچی هێرشەکانی ئیسرائیل بدەنەوە بە موشک و ناوچەکانی ئەوان بخەنە مەترسیەوە کابەتە دەگەنە دەرەنجامێک کە هەرچەندە حیزبوڵڵا بەو لاوازیە خۆی بمێنێتەوە ئەتوانێت بەرپەرچی ئیسرائیلەکان باتەوە لە کۆمەڵی خاڵدا کابەتە لە ناوچوونی ئێران و لە ناوچوونی حیزبوڵڵا و لە ناوچوونی حوسیەکان و
ئەم بابەتانە بەڕاستی ئەمانە تەنها بۆ گوتاری بازاری بەکاردێنێت ئەنە لە واقعیدا ئەمانە وجودیان هەیە خاڵێکی تر زۆر گرنگە یعنی ئەگەر بێت و حیزب الله چەک بکرێت ئایا قەزەی حیزب الله لە لوبنانە کۆتایی دێن نەخێر چونکە حیزب الله خاوەنی قەزێ لە لوبنانە خاوەنی کۆمەڵە شەهیدە لە لوبنانە چۆن دێن ئەم خەڵکەی کە لە لوبنانە لە فڵەستینە لە غەزەدا کە خاوەنی قەزیەکەن بە چەکدانانی حەماس یا بە چەکدانانی حیزب الله قەزەکان لە ناو دەچێت من پێم وایە ئەمانە کۆمەڵێک گوتاری بازارین بەکاردێنێت بۆ مەرامی سیاسی خوان باش کاک دکتۆر لە سەر فۆرمی دانیشتنەکە جۆری دانیشتنەکە پێدەچێت ڕوبەڕوو یەکتر ببینن ئەم شاندە باڵای ئێران لەگەڵ شاندە باڵاکەی ئەمریکا کە جێدی ڤانسیشیان تێدایە ئێران دوو مەرجی داناوە ئازادکردنی تەواوی پارە بلۆکراوەکان و حەزبوڵاش بەشێک بێت لە ئاگربەسەکە ئەمریکا هەل لەم سەرەتا پێش گفتوگۆکان دەتوانێت ئەم دوو خاڵە بۆ ئێران جێبەجێ بکە بازلەوە دەکرێت ئەمریکا بڕێک لە پارەکان ئازاد دەکات 6 ملیار دلار شتێکی لەم بابەتانە بەڵام بۆ قەزەی حەزبوڵڵا دەتوانێت بیخاتە ناو پاکێجەکەوە من پێم وایە ئەمە لە یەکەم ڕۆژە بەرهەمی نابێ ئەمە بۆ شێوازەیە کە بڵە دانیشتین و ئادەم دوو خاڵم بۆ جێبەجێکە نا من پێم وایە ئەم دوو خاڵن کە توانرێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پەنجەی تێدا نەرم بکە بۆ خاڵی حیزب الله ینی شتێکی ئەرێنی هەیە ئەوە ژەوەیەک دانیشتنی ئیسرائیلەکان و لوبنانەکانە لە واشنگتۆن ئەم هەفتێکە ئایندەکە دێت ئەمە خاڵێکیان پێم وایە ئەویش لە کۆتاییدا دێتە ناو ئەم ڕێکەوتنەوە ئەم ئاگربەستەی کە ئێستا هەیە و نەک ئەمڕۆ بەڵکو لە ئایندەدا و خاڵێکی تریش پارە بلۆکراوەکانی ئێران من پێم وایە وەکو نیاسپاکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەوە هەنگاوێک بنێ بۆ ئەوە لە بەرامبەریشدا نەک داوای پارە بلۆکراوەکان دەکات ئێرانەکان داوای تعویزی جەنگەکەش دەکەن دەڵێن ئەو ماڵکاولێکە بە سەرمای بە تعویز بکرێنەوە چۆن تعویز دەکرێتەوە لەبەرەوە بۆکو وتم لەسەرەوە ئەم خاڵانەی کە بۆ گفتوگۆ دەچێتە سەر مێزی گفتوگۆی هەردووەلایەنەکان کۆمەڵە خاڵن بە ئاسانی نەتێدا ناگەنە ڕێکەوتن بەڵام ئیرادەی هەردوو لا هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتن بەڵام هەر شێرکە هەندایکان بە شێوازێکی خۆی دەیەوێت لەم جەنگەدا بەبراوە دەرکەوێت هەرچەندە ئەوەی کە من دەیخوێنمە ئەوەیە جێدی ڤانس واتە جێگری ترامپ وەکو وایە ترامپ خۆی لە ناو دانوستانەکانات بۆ چونکە جێدی ڤانس جێگری ترامپە و کەسایەتێکی هەیە بەڕاستی لەم جەنگەدا هاوتای ئەوانی تر نییە وەکو وەزیری خارجی وەکو وەزیری جەنگ کە وەزیری جەنگ دەڵێت ئێمە دەیوت ئێمە گفتوگۆ لەگەڵ ئێراندا ناکەین ئللا لەژێر ساڕوخ و تۆپباراندا واتە لەژێر ساڕوخ و تۆپباراندا لەژێر فشاردا ئینجا دەبێت گفتوگۆکەن بەڵام ئێستا گفتوگۆکەن و تۆپبارانیش نەوە ئاگربەستیشە لەبەرەوە ئەم شێوازی مامەڵەکردنی ئیدارەدانی ئەم سراعە لەگەڵ ئەوانی ترا جیاوازە بۆیە من پێم وایە ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بۆ ئێرانەکان کەوا جێدی ڤانس لە ناو دانوستانەکاندا هەیە بە حکمی پێگەکەیەوە بە حکمی تێڕوانینی بۆ ئایندەی جەنگ لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا سەرڕای ئەگەر وەزیری جەنگ لە ناو ئەم گفتوگویاندا بەڕاستیەوە بێئەمەلبوون بوو لە ناو گفتوگەکان بەڵام ئەمە نیشانەیەکی باشە بۆی کەوا هەردوو لا بتوانن ئەگەر ئەم ڕۆژ دەستپێشێکی باش بێت ئەوە لە ئایندەدا دەتوانێت بەرهەمێکی باشی لێ بکەوێتەوە بە ئاراستەیەکی دروستدا بڕات کاک دکتۆر بەو پێی ئێمە هێشتا هەر لە ناو جەنگەکەداین بەڵام لە ناو ئاگربەستی جەنگداین ناونیشانی بەرنامەکەشم هەروە لێ کردووە دانوستان لە ناو ئاگربەستی جەنگدا ئەم چواردە ڕۆژە کەواتە ئێستاش هەر خدعێکی جەنگ لە ئارادا هەبێ لەوانەیە لە ڕووی جەنگیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە ئاسایی بێ پرسیارەکەم ئەوەیە ئێران گەرنتی وەرگرتووە لەم گەڕەی دانوستانەکاندا کە سەرکردەکانی تیرۆر ناکرێن جارێکی دیکە لە کاتی گفتوگۆ ئەوەی کە پێشتر ناویان لێدەنا خیانەتی لێ ناکرێت پاکستان ئەو زمانی داوە بە ئێران ئەلبەتە بۆ پاکستانەکان ئەم هەنگاوێکی زۆر باشە زۆر پێی دڵخۆشن دڵخۆشەکان گەشتە ڕادێەوەی کەوا دوو ڕۆژان کردو بە عوتڵە لە پاکستان و پێگەی پاکستان لەمەدا بەڕاستی لە بەرچاو گیراوە هەم بۆ لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هەم لەلایەن ئێرانیەکانیشەوە بۆ یەکە کاتێک گۆفتەکانان کۆ دەبنەوە ئەو زمانێ وەرگرتووەکەوا وەردی وەفدی هەردوو لا بە شێوازێکی تەواو پارێزراو بن چونکە ناتوانێت میوانداری شاندی دانوستانکار بکات هەتاوەکو زمانی پارێزگاریکردنی هەردوو لا وەرنەگرێت هەم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەم ئێرانیەکان
لەبەرەوە ئەم پێم وایە لەلایەن هەردوو لایەنەوە چونکە لەسەر خاکی پاکستان دەکرێت لەلایەن هەردوو لایەنەوە زەمان وەرگیراوە بۆی کەوا پارێزبەندی هەبێت بۆ ئەو وەفدانەی کە لەوێ دانوستان دەکەن و هیچ کاتێک هەن لەلایەن ینی مەترسەکە لایەنی ئیسرائیلەکانەوە بەڕاستی نەک لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای لەلایەن ئێرانەوە بەڵام ئەو زمانی وەرگرتووە بۆی کەوا ئەم دانوستانانە بە شێوازێکی هەمن لە پاکستان بەڕێوە بچێت ئەم 4 ڕۆژە بتوان بگەنە نەتیجەیەک و ئەمەش دەرخەری ئەوەیە بەڕاستی کە هەردوو لایەن وەکوتم لەسەرتاوە کە هەردوو لایەن بە گرنگیەوە لەم دانوستانانە دەڕوانن بە ئەهەمیەتەوە لەم دانوستانە دەڕوانن چونکە ئەگەر بە ئەهەمیەت و گرنگیەوە نەبێت وەکوتم جەیدی ڤانس قالیباف ئەوانە ناشن ناو دانوستانەکانەوە پێشتر ئەمانە لە ئاستی وەزیری خارجیان بوون بەڵام ئێستا ئاستەکە بەرز کراوەتەوە بەڵام ئاستەکە بەرز کراوەتەوە باش کاک دکتۆر وێنە گشتێکە بێنە بەرچاوی خۆت لە دانیشتنەکە لە پاکستان چ خاڵێک بەهێزە کە وا بکات دانیشتنەکە بەرهەمێکی هەبێت و خاڵێک شمان ئەگەر پێ بڵێ کە جێگەی نیگەرانی بێت بڵین لەم خۆڵەوە پێدەچێت کە ئەمریکا و ئێران نەگەن بەڕێکەوتن ینی خاڵی بەهێز و خاڵی لاوازی ئەم دانوستانانە چین؟ خاڵی بەهێزەوەیە کە جەنگ کاریگەرێکی ئابووری خراپی هەبوو لەسەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر هاوپەیمانەکانی لەسەر ئابووری جیهان و بازاری وزەی جیهان ئەمە خاڵێکە کە پێم وایە خاڵی بەهێزی ئەم گفتوگۆیانن و ئەم کارتەش کارتێکی باش بوو بەدەستی ئێرانیەکان و توانیان داخستنی گەر و هورمز بەکار بێنن بۆ ناچارکردی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاگربەست ئەمە خاڵێکی بەهێزە کە هەردوو لا پێویستیان پێێتی هەم ئێرانیەکان پێویستیان بەوەیە کە ئەم گەروە بکەنەوە و بازاری وزەی جیهان ئەم نەوتەی بۆ بڕوات و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەژێر فشاری هاوپەیمانەکانی دەڵێن تۆ بازاری وزەی جیهانت تێکداوە بەسەرێکاوە و نرخی نەوت بێتە خوارەوە و لە بیرمان نەچێت لە مودەی 40 ڕۆژی جەنگەکەدا ترامپ چەندین جار لێدوانی دەدا بۆی کەوا استقراری بازاری وزەی جیهانی ڕاگرێت بەوەی کەوا گەروەکە دەکەینەوە ئەوە وامان کردو وا دەکەین تاکو ئەوەی کەوا نرخی نەوت زیاتر بەرز دەبێت چونکە ئەزانێت لێکەوتەی ئابووری جیهان بەسەر ئەوە زۆرترە لە دەوڵەتانی تر ئەمە خاڵێکی بەهێزە بۆ گفتوگۆکان وا دەکات گفتوگۆکان لە بەردەوامبوونیدا لە بەرچاو بگرێت خاڵێکی لاوازشی بەڕاستی بریتێ لەوەی کە کاریگەریەکانی ئێران لە ناوچە خۆڕەڵاتی ناوەڕاست و بەرنامە ئەتۆمیەکەیەتی چونکە هەتاوەکو ئێستا ئێران باجی بەرنامە ئەتۆمیەکان و هاوپەیمانەکانی ئەدا لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا بەرنامە ئەتۆمیەکەی وای کردو کە ئێران 40 ڕۆژ 12 ڕۆژیش لە ڕابردوو 52 ڕۆژ لەژێر تۆپبارانە بێ و بنیەی تەحتی مەدەنی و ژێرخانی ئابووری ژێرخانی سەربازی ژێرخانی مەدەنی کراوە بە ئامانج بۆ بنیادنانەوە پێویستی زیاتر بە 15 ساڵی تر دەبێت ئەگەر بێت و هیچ حەسارێکی اقتصادی لەسەر نەبێت بۆیە ئێرانیەکان زۆر زەحمەتە دەستبەرداری بەرنامەی ئەتۆمی ببن دوای ئەم 40 ڕۆژە واتە لە ئێستادا ئەمە خاڵێکی ناکۆک دەبێت نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێرانیەکان بۆی کەوا ئەم بەرنامە ئەتۆمی چی لێ بکرێت ئەو یۆرانەوە پیتەر رابەت چۆن لە دەست ئێرانە دەربهێنرێت ئەمە خاڵێکی ناکۆکە کە بەڕاستی زۆر زەحمەتە تێدا بگەنە ڕێکەوتن ئەگەر بگەشتنێتە ڕێکەوتن پێم وایە لە ڕابردوودا دەگەشتە ڕێکەوتن بۆ دوای ئەوەی کە لە 2010دا ترامپ لە بەرنامەی ئەتۆمی لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کشایەوە ئەم ئەزمەیە زیاتر سەری هەڵدا و وای کرداب و ئێستا شێوازە بکات. دکتۆر ئیبراهیم لە سای ئەم دانیشتن و دانوسانانە پرسی گەروی هورموز چی لێ دێت؟ خۆ دەزانی لە دوای پرۆگرامی ئەتۆمی کە خاڵی یەکەم و ئەمریکا دواتر بابەتی پرسی گەروی هورموز هاتە پێشەوە ئەمریکا سەرخاڵ بوو بەم گەروەوە گەورەترین چەکی ئێران لەم شەڕەدا گەروی هورموز بوو. دەمەوێت بپرسم لە سای ئەم دانوسانانە پرسی گەروی هورموز بەرەو کوێ دەڕوات؟ ئەم گەروە بە ئەمری واقع لای ئێرانیەکان دەمێنێتەوە؟ پەرلەمانی ئێران هەفتەی داهاتوو پرۆژێک دەخاتە دەنگدانەوە کە باج بە سەرکەشتەکاندا دەسەپێنێت. ئەمە بۆ ئێران دەچێتە سەر گەروە نێودەوڵەتیەکان تەنها ئەمریکا ڕێکی خستون یاخود یاسا نێودەوڵەتیەکان یاسا ئاویەکان دەبێ ئەوانیش بڕیار دەنداخۆ ئێران بە تەنها دەتوانێت تەحەکوم بە گەروەکەوە بکات یاخود باس لە شتێکی تر دەکرێت. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا باسی لەوە کرد کە بێ هاوبەشی ئەم گەروە بەڕێوە دەبین و باج وەردەگرین. ئەم سیناریۆیانە کامیان چانسی سەرکەوتنی هەیە؟ من پێم وایە بۆ ئیدارەدانی گەروی هورموز ناگەڕێتەوە پێش جەنگەکە
هەر شێوازێک بێت ئەوە بێت کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئێران ئەگەر گەشتە ڕێکەوتن لە ماگربەستەدا ئەو کاتم پێم وایە هەردووکیان ئیدارەی گەڕووی هورمز دەدەن ئەگەر نەکەونە ڕێکەوتنیش ئاوا بە شێوازێکی داخراوی ئێران تێدا زاڵتر دەبێت چونکە ئێرانەکان مینی دەریایان چاندووە ئەم مینە دەریایانەی کە چاندووەکی هەردەبێت خۆشی هەڵیانگرێتەوە و گرفتێکی گەورەشە بۆ کەشتیگەریکردنەوە ناوچەیەدا بڕوات بۆیە گەڕووی هورموز یەکێکە لە تەوەرەکانی گفتوگوکردنی ناو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران لە پاکستان ئایا لە چەند ڕۆژی داهاتوودا ئایا ئەم بابەتە قسە لەسەر دەکرێت و دەگەنە چ نەتیجەیەک بەرحاڵ وەکو ئەمری واقع چونکە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە گەڕوویەکی نێودەوڵەتیە و کەس ناتوانێت تێدا زاڵ بێ بەڵام لە ڕووی ئەمری واقعەوە ئەگەر بێت و نەگەنە ڕێکەوتنەوە ئێران تایدا زاڵە ئەو ئاڕاستەی کۆنتڕۆڵکردنی هاتوچۆی کەشتەکان ڕێک دەخا و ئەو بە شێوازە لە شێوازەکان باز وەردەگرێت گومرگ وەردەگرێت چۆن دەکات بەڕاستیەوە دەکەوت لەسەر ئایندەی ئەگەر بێت و نەگەرە ڕێکەوتن بەڵام ئەگەر گەشتە ڕێکەوتن لەسەرەوەیکەوە گەڕووی هورموز چۆن پێم وایە وڵاتی یەکگرتووەکان زیاتر لە ئێران حەز دەکات بەشدار بێت لە ئیدارەدانی ئەم گەڕووە بۆ ئەوەی کەوا ئەویش ئیستیفادەیەکی مادی لێ بکە وەکو ترەمپ خۆی وتی من لەگەڵ ئایەتوڵایەکە لەوە ئەچێ ئیدارەی گەڕووی هورمز بدەین و ڕایشی گەیاندووە کە یەکەم جار ئەو کەسێکی بزنسمانە ئەو بۆم بەعالەمی ئاشکرا دەڵێن من بە کەسێکی بزنسمان واتە ئەو حاسبەیەکی لە گیرفانی ئادەری دێنە بزانێت چەنە قازان و زەرەری هەیە لە ڕووی داراییەوە بۆ وڵاتەکەی و بۆ خۆشی ئەوەندە فکری استراتیجی و سیاسی نییە تا بزانێت چۆن ئاڕاستەی سیاسی استراتیجی جیهان بەرەو تۆ دەچێت بەڵام ئەوەندەی ئاگای لە حاسبەکە گیرفانی و حساباتی دۆلارەکانێتی ئەوەندە حساباتی استراتیجی ئەوە ناکات بۆیە لێرەوە دەگەنەوە دەرەنجامەی کە ئایندەی گەڕووی هورموز ناگەڕێتەوە پێش 40 ڕۆژی جەنگەکە واتە بەر لە جەنگی ئێران و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گەڕووی هورموز چۆن بۆ دوای جەنگەکەش بۆ شەوازی بێت نەخێر بە تەواوەتی ئەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە و بۆ ئایندەیەکی دوور بە تا مدەیەکی دوور ئەگەر بێت ئەم دوانە ڕێکەون ئیدارەدانەکە بەدەست ئێمانەوە دەبێت. باش دکتۆر ئێستا ئێمە لە کاتێکدا گفتوگۆ دەکەین کە لە ناو پرسێکی زۆر گرنگداین هەر ئێستا پرسی دانوستان لە نێوان شاندەکان دەستی پێکردووە هەر ئەمڕۆ هیچ سەرەداوێکمان دەست دەکەوێت بۆی بزانین کە دانوستانەکان بە ئاخاری ئیجابیدا دەڕۆن یاخود بە ئاخاری سلبیدا دەڕۆن بێگومان بەلەوەی کەوا ئەمڕۆ لە کۆتایی ئەم گەڕەی کە دەستی پێکردووە کە ئێستا بەڕەسان ئاماژەتان پێکردووە لە کۆتایی ئەمڕۆدا ئاماژەی باش یا خراپ ئەرێنی یان نەرێنی دەردەکەوە لە گفتوگۆکاندا کە بە چ ڕاستەیەکدا دەڕوات چونکە هەردوو لە بەدەر لەوەی کە ئەم دوولایانە پێویستیان بە ئاگربەست هەیە پێویستیان بە ڕێکەوتن هەیە جیهانی چاوی لەسەریانە هەموو دەوڵەتانی جیهان دەستخۆشی لە ئاگربەستەکەن هەموو دەوڵەتانی جیهان دەڵێن بە ئەم ئاگربەست بێتە هۆی ڕێکەوتن و ئەم گفتوگویانە ڕێکەوتی لێ بکەوێتەوە بۆیە چاوەکانی جیهان ئێستا لە ئیسلامابادن بۆی کە بزان ئەم دوو هێزان کە شەڕیانە بەچی دەگەن و ئاماژەکان چین بۆیە هەموو ڕاگەیاندنی جیهان ئێستا لەوێن بۆی کەوا هەواڵێکیان دەستکەوێت لە پەیوەندیدان بۆی کەوا بزانن گفتوگۆکان بە چه ئاقارێکدا دەبرێت تاوەکو بە جیهان بڵێن ئەمە ئاڕاستەی گفتوگۆکانە بۆیە بەڵێ ئەمڕۆم پێم وایە ئاماژەی ئەرێنی یان نەرێنی لەم کۆبوونەوەیدا دەبینرێت و هیوادارم ئاماژەی ئەرێنی بێەوە ئاڕاستە دروستەکە بگرن و جیهانیش پاڵپشتی ئەمان یعنی خاڵێک زۆر گرنگ یاویژەوەیە سەرڕای ئەوەی کەوا دەوڵەتانی ئەوروپی دژی باڵێن دژیت لەگەڵ نەبوون ئەوەی کە ترامپ کردی لەگەڵ نەبوون کەوەی ترامپ کردی لە خۆڕاتی ناوەڕاست بەڵام ئێستا بە شێوازێکی باش بەهێز پاڵپشتی ترامپ دەکەن بۆ ئەم گفتوگویانە ئەمەش خاڵێکی بەهێزە بۆی کەوا ترامپ و جێدی ڤانس و ئەوانتر پاڵ پێوەنێت بۆی کەوا لەگەڵ ئێرانەکانە دەست و پەنجە نەرم کەن تا بکەنە ڕێکەوتن وەرەم دانوستانەشدا بەڕاستی چاوەڕێی ئەوە ناکەین کە دەخاڵەکە ئێران بە تەواوی جێبەجێ ببێ یا 15 خاڵەکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا جێبەجێ بێت کە خاڵێک چووە سەر مێزی گفتوگۆ نابێت چاوەڕێ ئەو کە ئەو خاڵن لە دوای مێزی گفتوگۆ بە هەمان شێواز دێتە دەرێ نەخێر ڕەد و بەدەلی تێدا دەکرێت دەستکاری دەکرێت و دەبێت لایانی مفاویز لایەن دانوستکار ئەو قووەتەی هەبێ بتوانێت کە ئەم خاڵانە بکاتە خاڵی سەرەکی کە ڕێکەوتنی هەردوو لای لەسەر بێت ئەگەر ڕێکەوتنی هەردوو لای لەسەرنەوەی پێویستی چێکا کۆبوونەوە بکەن با 15 خاڵەکە بڵێ هەر ئەوەی قوبولەکە یا قوبولی ناکەی چونکە ئەمریکا وایوت ئەیوو ئەگەر ئێران ڕازی دەبێت ئاڵای سپی هەڵکا ئەو 15 خاڵە بڵێ قوبوڵمە ئەگەر نایمە قوبولی ناکەن ئەوە نەچوە سەر بووی
وإيرانيەکانش دەخەڵە خستە ڕوو ئەم دەخاڵی ئەوانیش وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وەکو خۆی بەجێ ناکە باشترین نیشان ئەوەیە کە دەڵێن لە بەرەی مقاومە دەبێت ئاگر بەسەگە بیدرێتەوە لوبنان ناگرێتەوە. باش دکتۆر خۆی ڕاستە دانوستان واتە من شتێک بە تۆ دەدەم شتێکشت لێ دەستێنم ئەوەی تا ئەم لەحزەی ئێران هێڵی سوور بووە لای ئەوە بووە کە دانوستان نەبووە پیان وا بووە لە ژێر فشاردا ویستویانە کە ئێرانیەکان ڕازی بکەن بە مەرجەکانی ئەوان ڕازی بن بەڵام لەم دانوستانەیە خاڵ زۆر گرنگە هەموو چاوی جیهان و وڵاتانی خەلیج و وڵاتانی عەرەبی لەسەرێتی ئەویش ئەوەیە ئێران دۆستەکانی خۆی دکتۆر لەم دانوستانەدا دەفرۆشێت یەکێک لە مەرجەکانی ئەمریکاوەیە کە دەبێ واز لە گروپەکان بێنێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست. پێم وایە ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەیوت کە ئاشتی لە ڕێگەی هێزەوە بەدی دێنم بەڕاستی تێدا سەرکەوتوو نەبوو ینی ئەو تەفسیرەکەی ئاوایە کە من ئەڕۆم ئێران وا لێ دەکەم ناچار یەکەم بە خاڵەکانی خۆم ڕازی بکەم بەڵام ڕازی نەبوو ئێرانیەکان کەوابەتە ڕازی نییە بۆی کەوا دەستبەرداری بەرەی مقاومە دەستبەرداری گروپە پشتگوان لەکراوەکانی خۆی بێنە لە خۆڕاتی ناوەڕاستدا بەتایبەتی لە چرکە ساتی پێویست بوون لە لەو چرکە ساتی کە ئێران لە ژێر بۆمباری موشکبارانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بوو حیزب الله هاتە ناو جەنگەکەوە گروپەکانی عێراق هاتە ناو جەنگەکەوە بۆیە یەمەنیەکان هاتە ناو جەنگەکەوە تا ڕادەیەکی باش بەڵام ئێرانیەکان پێم وانە ئەگەر لە ژێر موشکبارانە دەستبەرداری هاوپەیمانەکانی یا گروپەکانی پشتیکراو نەبێتەوە لە نەبوو بێتەوە ئێستا لەم دانوستانەش باوەڕ ناکەم دەستبەرداریان ببێت بۆ چونکە ئێران ئێستا وەکو هێزێکی ناوچەیی خۆی دەنوێنێ و ئێستاش ئێران دوای ئەوەی کەوا ئەو هەموو زەرەر و زیانەی پێگەیشتووە لە بنکەی سەربازیەکانی وەرە ژەرخانی سەربازی و ژەرخانی ئابووری یەکێکە لە دەوڵەتە بەهێزەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست و ئێستاش ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ زۆربەی دەوڵەتانی کەندا و هێزی زیاترە قووەتی زیاترە و ئەگەر چای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر نەبێ و لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەوە نەبێت پێم وایە زەرەر و زیانی زۆر گەورەتر بە دەوڵەتانی کەندا و دەگەێنێت کابەتەم دەوڵەتە لە کاتێکدا کە لە ژێر موشکباران بۆ دەستبەرداری حیزب الله و گروپەکانی عێراق و حوسەکانە ببێت لەم دانیشتندا باوەڕ ناکەم بڕاتە ژێرباری ئەوەی کەوا دەستبەرداری ئەوان بێ بەڵکو پشتیشان لێ دەکات ینی ئەو خۆ بینیمانە چ ڕۆژ ڕابردوو کاگە بەستەکە دەستی پێ کردووە دەڵێت دەبێت بەرەی مقاومە بەشدار بن لە ئاگربەستدا واتە ئاگربەست دەبێت هەموو ئەوانش بگرێتەوە. باش دکتۆر هەر لە ماوەی قسەکانم لەگەڵ بەڕێستان پرسیە تۆم ئێران دەستبەرداری نابێ بەڕێستان ئاماژەتان پێکرد گەروی هورموز دۆخێک هاتوۆتە پێشەوە ئێران تیایدا باڵە دەسە و خەریکە بە یاسا دەست بە سەرگەروەکەدا دەگرن و ئێران دەستبەرداری نابێت ڕەنگە شەراکەت بکە گروپەکان هەر دەستبەرداری نابێت پرسیارەکەی من ئەوەیە کاتێک دێنە سەر مێزی گفتوگۆ ئەی پێدەچێ ئێران تەنەزول لە چی بکە کورد دەڵێت بەڕە لای تەنکی دەدڕێت خاڵی لاوازی ئێران لەم جەنگەدا ئەوانەی کە دەیهەوێت دەستبەرداریان بێت چین بۆ ئەوەی کە لێک نزیک ببنەوە ئەزانی چۆنە من لە سەرتاو کە ئاماژەشم پێ کرد وتم ئەمانە تەوەری گفتوگۆن بۆ نمونە گەروی هورموز ینی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕازی نەوێتە ناو ئێران مەسەلەن کۆنتڕۆلی بکات بەڵکو لەوە بگەنە ڕێککەوتنێک کە هەردوو لا پێکەوە ئیدارەی گەروی هورموز بدەن بۆ هەم پارێزگاری بۆ نمونەمە خاڵێک یعنی ئەوەی ئێران کە دەیەوێت کە بریتە لەوەی کەوا خۆی کۆنتڕۆلی بکات و باش لەسەر کەشتەکان دابنێت ناوی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش کە بڵێت من تەنها خۆم دەیکەم بەڵام گروپەکان ئەتوانێت بگەنە ڕێککەوتنێک لەسەری ئەوش ئەوەیە کە ئەم گروپانەی بۆ نمونە حیزب الله لە لوبنان بەشدار بە لە حکوومەتدا و چەکی حیزب الله لە ناو لوبناندا بە شێوازێکی دامەزراوەی بەشێک بە لە جەشی لوبنانی وەکو چۆن حەشتی شەعبی لە عێراقدا هەیە بە هەمان شێواز لەوێش ئەو شێوازی بۆ بدۆزێتەوە ینی ئەوە خاڵێک نییە کە بتوانێت بڵێ وەڵا ئەمانە هیچ ڕێگایەک بۆ چارەسەرکردنیان نییە بەڵام ئەوەی کە بڵێن حیزب الله نەبێنێت ئەگەر ئێرانیش بڵێ حیزب الله هەر دەمێنێت چونکە خاوەن قەزەیە لەوێ کاتە شەهیدی داوە ینی ئەمە کۆمەڵێک ساڵ هەیە حەزەکەم بەڕوونی بوترێت ینی کۆمەڵێک
قەزیە هەن لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست ئەم قەزانە نامرن، یعنی بۆنمونە قەزەی کورد کاکە کورد یەک دەریا خوێنی داوە بۆ قەزیەکەی لە ساڵ 1920 تاوەکو ئێستا، یعنی ئەم قەزیە هەرچەندە دەوڵەتانی چواردەور کپیکەنەوە قەزەکە نامرێت، نامرێت، یعنی ئەم حیزبە دەڕۆ حیزبی تر دێت ئەو شەوا دەڕۆ شەوازێکی تر، بەڵام قەزیەکە حەیە و زیندووە. بۆیە کۆمەڵێک قەزیەشە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە بەتایبەتی حیزب الله لە ناو لوبناندا خاوەن قەزیە، یعنی بتەوە نەتەوێت لەگەڵ سیاسەتی مندا لەگەڵ بیرروبۆچوونی مندا ناگونجە دەگونجێ و بابەتێکی ترە، بەڵام نۆکو قەزیەک باسی دەکەم لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە لە لوبناندا حەماس، یعنی قەزەی زیندووی حەماس، یعنی 2 ساڵ حەماس بە هەموو چەکێکی جیهانی لێدرا لەو جوگرافیا بچووکەدا، قەزەکەی نەمرد، قەزەکەشی نامرێ، یعنی لە سەرەتاوە نەتەنیاهو دەیوت ئێمە دەبێ حەماس دەناوبەرین، حەماس دەناو نەچوو، ئەوە حەماس ئێستا وجودی هەیە لە غەزا وجودی هەیە، یعنی سەرڕای زەرەر و زیانە قورسەکان بەسەر حەماسەوە بەسەر حیزب اللهەوە بەسەر ئێرانەوە، ئەمانە کۆمەڵێک قەزیان نامرد، لەبەرەوە ئەکرێت ئێران دەست و پەنجە نەرم کە بڵێ حەماس یان عەفوەن حیزب الله لە لوبناندا بە شێوازێکی موەسساتی ڕێک بکرێتەوە لە چوارچێوەی دامەزراوە سیاسیەکانی دەوڵەتدا بەشدار بێ لە حکوومەتێکی تەوافقیان هەیە، و هەروەها بۆ عێراقیش، یعنی بۆ نمونە حەشتی شەعبیە گروپەکانی دەرەوەی حەشتی شەعبین کە ئەمانە بتوانن بە شێوازێک لە شێوازەکان ڕێک بخرێنەوە لە ناو سوپا، بەڵام ئەوەی کەوا دەستبەرداریان ببێت پێم دکتۆر خۆی دکتۆر ڕێخستنەوە چییە لە کاتێکدا کە ئەم گروپانە نەبن بە هەڕەشە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا، بۆ نمونە حەزب الله لە لوبنان، حەشدی شعبی لە عێراق، حوسیەکان لە یەمەن، ئەم گروپانە کاتێک کە مەساڵحی ئەمریکا لە ناوچەکە ڕێی پێ بدەن خۆیان نەوت ببەن و ئەم بابەتانە بکەن کەواتە وەکو وا کۆنتترۆڵیان کردبێت. پرسەکە لێرەدا دەست خۆش بێ جوان ڕوونت کردەوە دەمەوێت سەرنجەکانی بەڕێزت نمونە بۆ بێنمەوە، نمونەیەکی زیندوو حوسەکان بابلمەندەمیان داخست، هەر کە شتێکی ئیسرائیلەکان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا بێودا بڕۆشت بە ساڕۆبارانە دەکرد و جیهان تووشی قەیرانێکی ئابووری بەرز بوو، هەتاوەکو ئێستاش ئەو قەیرانە ڕەنگدانەوەی هەیە وەکو ئابووری ناسەکانی جیهان باسی دەکەن، بەڵام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ حوسەکان ئیتیفاقی کرد کە کەشتەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە ئامانج نەگرن، ئاوتان باش. دوای ئەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا یەک ساڕۆخی نەناوە بە یەمەنەوە، دوای ئەوە یەمەنەکانیش حوسەکانی یەک ساڕۆخی ناوە بە کەشتێکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە، بۆیە ئیتیفاقکردن ئاوا، یعنی تۆ کاتێکە دەڵێیت چۆن دەنێنەوە ئیدارەیەکی ڕەزامەند، ئیدارەیەکی ئیتیفاق لەسەرکراوە و لەلایەن هەردوو لاوە وا دەکات کە ئەم قەزیەی لوبنانە حیزب اللهش مەسەلەن نەکەوەکە بەردەوام بکە و ئەوانش ژێرش نەکەن و بگەنەوە خاڵێکی هێزێک لە بەینانە هەبێت چوزان معنی کۆمەڵێک ڕێوشتوان هەیە بەڕاستی خۆ من ئێستا لە ناو دانووسانەکانی ئەوانان نیم ئەوان بەچی دەگەن، بەڵام ئەمانە کۆمەڵێ خاڵی ئەوە نین بەست نین کەواتی هیچ چارەسەرێکی نەبێ، یا ڕەش یاسپی ڕەش یاسپی لەسەر مێزی گفتوگۆ نییە، واتە لەسەر مێزی گفتوگۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران یا لەسەر هەر مێزێکی گفتوگۆی جیهانی کە دوو هێز دەکەونە شەڕەوە ڕەش و سپی نییە، ئەگەر ڕەش و سپی بێت پێویستی بە گفتوگۆ نییە، پێویستی بە دانیشتان نییە، تەنها ئەگەر بێت و باسی ئەوە بکەین خێمەکەی سەفوانی عێراق و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە ئیتیفاق نەبوو، ئەوە تەسلیمبوونی عێراق بوو کە لە خێمەی سەفوان لە ساڵی 1991 دوای شەڕی کەندا و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بانگی وەفدێکی عێراقی فەرموو ئەوە ئیمزاکەن و تەواو، هیچ قسەیەک مەکەن، هیچ دانووسانێکی تێدا نییە، بەڵام ئەمەوان نییە کاکە، ئەمە گفتوگۆیە لەسەر خاڵ، ئێران دەڵێت ئەم 10 خاڵم هەیە، وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت ئەم 15 خاڵم هەیە، و ئەوان باش دەمەند لەمانای ئەمە تێگەیشتون و پاکستانەکان باش نەمەد ئەزانن کە ئەم دووشانە دێنە ئەوێت گفتوگۆ دەکەن بۆی کا بگەنە ڕێکەوتنێک. زۆر باشە دکتۆر، بابینەوە ناو دانووسانەکان لە ناو پاکستان سەرۆکی پەرلەمان، وەزیری دەرەوەی ئێران، هەروەها سەرۆکی بانکی ناوەندی ئێران، پارێزگاری بانکی ناوەندی ئێرانیش لە ناو شاندەکەدان، ئەم شاندا دەسەڵاتی تەواویان هەیە بۆ هەر دانووسانێک، بۆ هەر بڕیارێک، و ئەگەر بگەن بە لێک نزیک بوونەوە لێک تێگەیشتن پێشبینی دەکرێت ئەم دانیشتانە چەند ڕۆژ بخایەنن، کۆی 14 ڕۆژەکە کە ئاگربەستە دەیخایەنێت.
من پێم وایە ئەم وەفدی بڕیاردان نییە لەسەر جەنگ و ئاشتی، یعنی ئەومان لەبیر نەچێ مشتەبا خامنەئی کە ئێستا ڕێبەرە ئەو بڕیاری ئاشتی و جەنگی لەلایە، ئەمە خاڵێکی تر بۆ هەروەها جەیدی ڤانسیش سەرەڕایەوە کە جێگیری ترامپە ئەوش ئەم بڕیاری لەدەستان نییە، بەڵکو ئەم دوانە گفتوگۆ دەکەن و نەتیجە ئەم گفتوگۆیانە دەنێرنەوە بۆ سەرۆکەکانی خوان، بۆ سەروی خوان تاکو بڕن ئەمەیە مەطلەبی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا، ئەمەیە مەطلەبی ئێرانیەکان، ئێمە ئاوامان وتو ئەوان ئاوایان وتووە، دەکرێت ئەم خاڵەشیان پێشنیان لە بۆی کا بگەینە ڕێکەوتن، لەم خاڵەدا تاکو ئەم سەقفە ئەتوانین گفتوگۆ بکەن، لەوێدا ناتوانین ئەوەندە گفتوگۆ بکەین، بۆیە من پێم وایە درێژە دەکێشێ، درێژە کێشانەکەشی ئەوەندەیە کە پێویستەکە هەردووریان بگەڕنەوە بۆ مەرجەعی خۆیان تاوەکو بگەن بە ڕێکەوتن، چونکە ئەم دوانە لەوێدا دەسەڵاتی ڕەهایان نییە بۆ یەکلایکردنەوەی خاڵەکان، چونکە کە دەڵێت تەواو ئاشتیمان بڕیاردا خۆ بەدەستی ئەوان نیە ئاشتی، هەم ئاشتی و هەم جەنگ لەدەستی ترامپ لەدەستی مشتەبادایە، بەڵام ئەمانە وەفدن دەچن گفتوگۆ دەکەن بۆی کات بگەنە سیغەیەکی هاوپەش لە نێوان هەردوو لادا، دوایی کە گەشتە سیغەیەکی هاوپەش دیارە ڕێکەوتنەکە ئیمزا دەکرێت و هەردوو لایش ئیتفاقی لەسەر دەکەن، دەبێت بە ئیمزای ترامپ و بە ئیمزای مشتەبابێ ئەگەر گەیشتنە ڕێکەوتن. ئەگەر گەیشتنە ڕێکەوتن واتە هێشتا ئەگەرێک هەیە بۆەوەی کە جارێکی دیکە جەنگ دەست پێ بکاتەوە. دکتۆر من بەر لەوەی ئەم وەڵامم دەیتەوە باکۆ تا پرسیاریش بێت، من دەمێ بزانم ئەم شاندەی ئێران تا چەند پشت ئەستورن بە هێزی دیبلۆماسی وڵاتانی خۆرهەڵات و وەکو چین و وڵاتانی باکوور وەکو رووسیا بەو پێی لە جەنگەکەدا هاوکارێکی باشیان بوون. مەبەستەکەم بۆیە ئەم دوو وڵاتە لە پشت پەردەوە لەم دانیشتانەدا بەشدارن دکتۆر؟ وەڵام من حەزەکەم یەکشت بڵێم، ئەو ژەوەیە لەم جەنگەدا بە دەرەجە یەکەم رووسیا براوە بوو، چینەکانیش براوە بوون. بۆ رووسیا براوە بوو چونکە رووسیا توانی نەوتەکەی بە زیاتر بفرۆشێ، زۆرتر بفرۆشێ، کۆمەڵی عقوباتی لەسەر بوو، لەسەر دەستیان لەسەر شلکردبووی کە نەوتەکەی بفرۆشێ. خاڵێکی ترەوە بوو کەوا چاوی ڕاگەاندنی جیهانی لەسەر نەما بۆی کەوا ڕوو لە ئۆکراینیا بکە، و خاڵی سێمی ژەوە بوو کە ناکۆکی خستە ئەم جەنگە ناکۆکی خستە نێوان هاوپەیمانەکانی زلنسکیەوە لە نێوان ئەوروپیەکان و لە نێوان ترامپدا، ئەمەش بۆ ئەو شتێکی زۆر باش بوو و بۆ ئەو وەکو سەرکەوتنێکە کە سەرڕای ئەوەیەکەوە ئەم جەنگی لە ئەوروپا دروست کردووە، ئەمریکای جەنگی لە ناوخۆڵاتی ناوڕازە دروست کردووە، بۆ چینەکانیش بە هەمان شێوە ئەو تەرکیزە زۆرەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر چین و چین لە ڕووی ئابووریەوە و ئەمانە و بەڕاستی قازانجێکی زۆری لێ کردووە چینەکان، سەرڕای ئەوەی کەوا ئەمریکیەکان چەک و جیبەخانەیەکی زۆریان سەرف کردووە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوڕاست و لەم جەنگەداوەش بۆ چینەکان باشە، بۆ ڕووسەکان باشە، و هەروەها ئەمان زانیان کە چۆن ئەسلیحەکانی و چەکەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئیشەکە و نوقتە زوعفیان دۆزیوەتەوە، و ئەگەر بێت و لە ئایندەدا ئەمانە ڕوبەڕووی یەکتر ببنەوە ئەزانن لە چ نقطەیەکی لاوازی یەکتر شارەزان. ئەمە خاڵێکی تر بۆ ئەوەی کە ئایا ئەمانە گفتوگە لە پشت پەردەوە بەشدارن، پێم وایە هەموو دەوڵەتانی جیهان زیلێزەکان، فەڕەنسا، بەریتانیا، کەنەدا، ئوسترالیا، ئەڵمانیا، رووسیا، چین، کۆریای باکوور، ئەمانە زۆربەی هەرە زۆریان پشتگیریەکی ئەم پرۆسەیە دەکەن، بە تایبەتی دوای ئەوەی کە لە ئەنجومەنی ئاسایش رووسیا و چین ڤیتۆیان بەکارهێنا بەرامبەر بە بڕیارێکی بۆ ئەوەی کە پرۆژە بڕیارێک بۆ ئەوەی کەوا لە ئەنجومەنی ئاسایش دەرنەچێت بۆ ئیدارەدانی گەروی هورموز. ئەمە ئەوە دەسەلمێنێ کە بەڵێ ئەوان مهتەمن بە گرنگیەوە لەم دانووسانانە دەڕوانن و لە نزیکەوە ئاگاداری گفتوگۆکانن، و ئەیانەوێ ئەوانش پشکدار بن لە شێوازی ئەو ڕێکەوتنێکە لە نێوان ئێران وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا دەکرێت بۆ ئەوەی کەوا بەزیان نەشکێتەوە بۆ سەر ئەوان، یا بەواتایەکی تر ئەوەی کە ئەوان لە پێناویدا جەنگان لە ئەنجومەنی ئاسایش و ئەوەی کە بە ناڕاستەوە خۆ بە شێوازێکی جوزئی یارمەتی ئێرانیاندا لە ناو جەنگەکەدا ئەوانش کە پشکیان هەبوو یان بە شێوازێک لە شێوازەکان لە ئەنجومەنی ئاسایی دیبلۆماسیەوە ئێستا هەنگاوە دیبلۆماسیەدا ڕۆلان هەبێت.
زۆربەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عزیز پسپۆری زانستە سیاسیەکان مامۆستای زانکۆ لە بەریتانیاوە ڕاستەوخۆ بۆ شڕۆڤەیەم بابەتە لەگەڵم بووی. سپاس بۆ شیکردنەوەکانت، سپاس بۆ بەڕێستان دووبارە. خۆشەویستانم لێرەدا کۆتایمان هێنا بەم ڕووماڵە بۆ هیواین کە دانیشتەکان ئەنجامێکی ئەرێنیان لێ بکەوێتەوە، ئاشتی و سەقامگیری خۆی بەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستدا جارێکی دیکە بکێشێتەوە. هیچم نەماوە تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان دەسپێرم. کاتێکی باش، خواتان لەگەڵ.